من دکتۆر زوبێر ئیسماعیل حەسەنم. ئەم بەشە لە ساڵی 2017 لە پەیمانگەکەمان کراوەتەوە و فێرخوازێکی زۆرمان هەیە لەم بەشە لە قۆناغی یەکەم و دووەمی بەشەکە بەسەرکەوتووی دەوام دەکەن و توانیمانە لە ئاستێکی زانستی بەرزدا زانستەکەیان پێ بگەینین لەبەربوونی ئامێری پێشکەوتوو لە بەشەکەمان و توانیمانە چەندین ئامێر لە دەرەوەی وڵاتەوە بهێنین بۆ بەشەکەمان. ئەم بەشە مامۆستایەکی زۆر باشی تێدا هەیە، هەمویان هەڵگری بڕوانامەی بەرزن لە ماستەر و دکتۆرا. چاوەڕێ لە فێرخوازانی پۆلی 12ی زانستی دەکەین کە ئەم بەشە هەڵبژێرن تاوەکو بتوانن هەڵی کار لە کەتی گشتی و کەتی تایبەت بە ئاسانی بۆ خۆیان بدۆزنەوە.